بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار وفتن الليل والنهار. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد في الأولين والآخرين وفي الملأ الأعلى إلى يوم الدين. ئازیزان و خۆشەویستان، لە شەوێکی تری جومعەی مبارەکە لە خزمەتی سیرەی پاک و بۆن خۆشی پێغەمبەری نازدارە ئەو کتێبەی کە ماوە سەمەلا کەریم مدەڕیس غەریقی ڕەحمەت بێ بە ناوی الوردة العنبریة في سیرەتی خەیری البەریە دایناوە بە شیعر و دواتر خۆی شەرحی کردووە. ئەمشەو ڕۆینە سەر بەشێکی تری لەو کتێبەی ماوەسا خوا دەرەجاتی عالیکە کە جمعەی ڕابردووتمان لەوا وەستاین کە سەر باوکو دایکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە علەما و زانایان ئەفەرمون أن آباء الرسول وأمهاته آباء أجداد أمهات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زەمانێکا بوون لە نێوانی مەسەلەی زمانی حەزەتی ئیبراهیم و حەزەتی ئیسماعیل و پێغەمبەری خوا 2000 ساڵ هەبووە، چونکە وتمان پێغەمبەری خوا بە نەسەب ئەڕادە سەر حەزەتی عەدنان کە لە نەوەی قیدادی کوڕی حەزەتی ئیسماعیلە سەلامی خۆیان لەسەر بێ، و هەروە دایکی پێغەمبەری خوا کە ناوی ئامینەیە و کچی وەهاب کچی زوهرەی و زوهرە کچی عەبدولمەناف ئەویش کچی کیلابە کوڕی کیلابە عەفوەن لە کیلابە باوکو دایکی پێغەمبەری خوا یەکتری ئەگرنەوە، یعنی نەسەبی پێغەمبەری خوا لە کیلابە باوکو دایکی ئەگرنەوە کە کیلاب باوە گەورەی هەمویانە و جەدی ئەجدادی هەمویانە. بە هەر حاڵ لەو زەمەنە تەمەن سکرا بە سێ بەشۆ. تەمەن ئەمڕۆ هەندێک کەس ناحاڵی دوور لە دین جورئەت نازەم چۆن ئەدا بخۆی کە باوکو دایکی پێغەمبەری خوا تەکفیرەکە یا کافریانەکە یان ڕەوانەی جەهەنەمیانەکە، هەنی زۆر خەتەرە کە تۆ بڵێی باوکو دایکی پێغەمبەری خوا جەهەنمین یا باوکو دایکی پێغەمبەری خوا کافرن، نەعوذ بالله. ماوەسای مدەڕیس لەم کتێبە ئەفەرمێت ئەم زەمەنە کرێ بە سێ بەشەوە زەمەنی پێغەمبەری خوا تا حەزی ئیبراهیم. زەمەن یەکەمیان كان منورا بنور الرسالة والناس عالمون بأحكام الدين ومكلفون بالأحكام. أفرمي زمن يكمان كبيغمبري خواها صلى الله عليه وسلم براسي بو بچرايا في دادي خلقي داو خلقي شارزان فياكل لدين ولا يكتاب فرسي بهوي بركته يمني بيغمبر صلى الله عليه وسلم. زمن دوميان كان مما اختلط فيه العلم بالجهل، يعني اختلط في العلم بالجهل. زمانی دومان ئەو زەمەنە بکەوە زانست و نەزانین تێکەڵ و بەسەرێکە کە هێناشتا پێغەمبەری خوا نەبووە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. قسمی سێمیشان ئەوەیە الذي يقع بعد الإتيان بالصنم إلى الكعبة الشريفة بيد عمرو بن لحي الخزاعي الذي قال في حقه الرسول الأكرم صلى الله عليه وسلم رأيت عمرو بن لحي يجر أمعاءه في نار جهنم. زمانی سێمیان ئەو زەمەنەیەکەوە بە زەمەنی بتپەرسی و داهێنانی بت و سەنەم و دار و بەرپەرستنیەت لەلایەن کێوە یەکەم جار ئەمری کوڕی لوحەیە لەحی بەهەر حاڵە کامەیان بێ نەوەی خوزاعی لە هۆزی خوزاعی یەکەم کەس بوو سەنەمی هێنا ناو کەعبە و ئەو 360 بتەی بۆ دروستکردن و ئیتر بتپەرسی هێناوە ناو کەعبەوە. بۆیە پێغەمبەری خوا لە زەمیا ئەفەرمێت بەڕاستی ئەمری کوڕی لوحەیم بینی بەڕی خۆڵەکانیان ڕایانە کێشە ناو جەهەنەمە، ناو ئاگری جەهەنەمە، چونکە ئیبتیدای بیدعەتی مەسەلەی شەڕ و سەیئەی کەوا دایمەزان لە ناو مەکە بتپەرسی ئەو بوو. جام سێ زەمەنەیە. جا زەمەنی لەم زەمەنی بتپەرسیا خەڵکی لە گومڕا ئەژیان دوور بوون لە عیلم وەحی نەبوو فترەتێک و فترەتێک و زەمانێک بوو بەڕاستی
ئیتر هیچ پێغەمبەرێکی تیا نەبوو ئەحکامی دینی تیا نەبوو هەمووی بە یەک جار كانوا غافلين عن الدين وعن الشريعة همو خلقا غافل بون للشريعة بآقابون بويا أم زمني فطرته زمني بتبرستيه ما دام پیغمبر نبو بانيانكا ما دام كسيك نبو نصحتيانكا أم كابرا بو فيتنا وبتبرسي هنا وكو شيطان علماء أفرون خوا أفرميت أم زمني بزمني فترتنا وبردوها زمني أو زمني كوا إتر مكلفين تاوان بارين خوا فرميت وما كنا معذبين حتى نبعث رسوله يما عذابي هيج قالوا هوز وقومك نادين حتى بيش آقاداري نكين بيغمبر يجيبون يرين تبليغ يكين أما خوا برسية أما وحدانته أما حلالة أما حرامة أقل دعاء أما تشاك نبو أو كاتب برسيارة وما على الرسول إلى البلاغ كاتب بلاغ الرسول لك جوا جنة كردوه أو السماني بيغمبري باوا بيري بيغمبري خوا صلى الله عليه وسلم 2000 ساڵ لە بینی حەزەتی ئیسماعیل و لەدایکبوونی پێغەمبەر هەبووە صلی الله عليه وسلم یعنی ئەو مابەینە هەرچی تایە مردووە مادەم پێغەمبەرێکیان نەبووە هەمووی ئەهلی فەترەتە خوا ئەفەرمێت من عەزابیان نادەم ئێستا کابرایەکی ڕێژ درێژ شەڵڵا کوتڵە کاکە وەڵام من عەزابیان نەدەم کافرن ئەمە کارەساتە بەڕاستی یعنی بە ناوی عەقیدەی ئیسلامەوە بە ناوی بیروباڕەی ئیسلامەوە بڵێن باوکو دایکی پێغەمبەری خوا کافرن ئەجدادی پێغەمبەر کافرە يعني من خوم كافر بم لبرخاتي خوا من وانا لي فطرة من عذاب النادم چونك اوانا معذبنين اوانا لزمي جهالتها جياون كواتبه يما اقامان لو بيت قد بزار معنا ني باوكو دايجي بيغمر خوا كافر كاين يا بلين لاقرايه لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل بو اخوا بيغمر ان يري چونك بو كيتد بيغمبرات حجه جامده سنه ولا أي پروردگارا يما نزانوين پیغمبرك من نبو خوافن پیغمبر بو ناردن حجت عن نمينه لو سردما حجي اوان شي پیغمبرك عن نبوه كواتا اهلي فترة معذبين دوم جاء فرميت مثلا يك لو اشتاني كوا علماء فرمون كباوكو داي پیغمبري هو اهل نجات هندك الرخنه قال مثلا اي باشا خو حديثك پیغمبري هو امد دایکم لە جەهەنما بووە یا مەسەلەی باوکم لە ئاگرا بووە یا مامەم لە ئاگرا بووە ماوەسای مدەڕیس ئەفەرموو عولەما وا معنایان کردووە فەرمێت وەکو چۆن بەڕاستی خوا عەزابی ئەهلی فەترەت نادا چونکە ئەوانە پێغەمبەرێکیان نەبووە ئەگەر هەر تاوانێکیان کردوێ مەسەلەیەک و کوفر و ئەمانەگە نەیانزانی بێت خوا نەخواستە خوا ئەفەرمێت معەزەبنی ئەو حەدیثانەی پێغەمبەری خوا حەملەکردە سەر چی مەسەلە یان بم آياتانا نسخ بوتوا عملي في ناكريت آيات لفش حديثه يان وكو چون مسلمانك إيمان ده لسر گناه لسر ورده گناه خوا سزا يدا وعذاب يدا ايش قلن شيء لي خوش ببا فضل خوي بعد لي خوي عذاب يدا بفضل خوش لي خوش ببا رحمة خوي اما يبيغمري خوي كفرميتي يعني باوكو دايجي بيغمري كافر نين بكافريش نتشون بلام لو شي اگر ورده گناه كان بو بيت ها خوا لبر او ورده گناها أو عذابيان با وبيغمري أول ده جناحي ما بس بو بيد نجلس الكفر مردبن بلام يما حديث صحيح معناه حسنيش معناه كبيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم من داوم لأخواه كرد كأخواه تبارك وتعالى باوكو دايكم زندوكاتو إيمانا بيبيرن إن جاء وفاة كنوا أمش حديثك دايكي ما دارن مباسك حديثك كان حسنة كان صحيحة وكم مولوي لا كتبي العقد المرضية هي ناوتي ما وصم لها كريم شرعي كردوها بونمونا مولوي من خصوص والدين ماجدين أو أصلين نجيب ناجيين أو عقيدة بيو على التحقيق نجاتي عن بوقا بمصير طريقة أول نقش على عن دعوة شون بون لوقت يلي فترة ثاني بون لسر دين إبراهيم بون لسر توحيد بيت ترديد مقيم ثالث إحاحق مرحمة كرد زندق بونا وإيمانا هاورد أم جزارشة معنى إيشيا أقلان شرعا ممتنعنية مولوي أفرمي رحمة إخوة إليه أفرمت باوكو دايكي في أغمبر إخوة بس يبالغ أهلي نجاة ياكم أهلي فترة بون إخوة أفرمي ما عذابي أهلي فترة نادين كفي أغمبر ما بناردون دوام باوكو دايكو آباب أجدادي في أغمبر إخوة لسد ديني حجي إبراهيم موحيدي ما بنو يكتابرس بتبرس نبون كوم الله يبالغ شينتو دوام في أغمبر داوي لإخواكر في أغمبر نازي هي في أغمبر نازي لا إخوة خواب بوليك أمتي پیغمبري خواه فرميت
بوليكي أمتي بيغمبري خوا أفرميت من عاد لي وليا فقد آذنته بالحرب يان أفرميت أبن بد دستي أبن بد شابي أبن بد جواتشكي تمن بقدرتي خوي هيزي خوي وليكي أمتي بيغمبري خوا خوا أفرميت لو قال بسم الله حصل أول يبلي بسم الله خوا ضل ناشكنه لو أقسم على الله لا أبره وليكي أمتي بيغمبري خوا أي أبيه ما مصاي أولية دانشگای أولية منبعي أنواري أولية كبيغمبري خوايا أبي شون داوي لخواك أخوة مشتري ونكات بيقومان به يعني بيغمبري خوا داوي لخوا كردوه خوا جورا باوكو دايك زندو كردتوه إيماني عن هاوردوه إن جا وفاتي عن كردتوه هنديك رخنا بقرين لو شبرن أي باشا أم قصة وانية شون بيشتيوه إيماني دواي مردن هي السودة كينية إيمش ما وصاء فرميت أنهما لم يكونا مكلفين فلم يكونا في عرف الشرع كافرين إن جاء أو باوكو دايين عرف الشرع كافر ألف تطبون إن جاء مكلفش نبون بديني في غمر إخوة كواتا أجل زندوبون و إيمانها وردي بمحرمتي في غمر إخوة أخوة قرتيتي دوم أفرميت أما قضيك خارق العادة كرامات ومعجزة وفي غمر إخوة صلى الله عليه وسلم إخوة دايتي بفي غمر وكو فضله بو في غمر كباوكو دايكي شون شفاعت بو منوتوكا پیغمبره شفاعتش بو اكو دايي كردوه ما وصلت يعني معقول نيه پیغمبري خوا شفاعت بوم همو خلق الرشروت نكبت بدبختك يعني معقول شفاعت بو اكو دايي خوي نكات يعني ما عقلنا يسلمنه يعني ما اشتكى منطق نيه كواتا بو اكو دايي پیغمبري خوا صلى الله عليه وسلم اهل نجاه ابي عقيده وابه باورت وابه علماء متفق لسنبقى الا اوي كان نبيت لسر عقيدة ما قروانك لسر عقيدة وهابين يا مسلي خوارج درشون لدين أين أهل السنة وجماعات متفقا كباوكو دايجي في غمر إخوة أهل نجاة رزقاري عن بوها بوسي بلغك ما وصي مولويه ناوتي وهروا ما وصل الله كريم ناوتي إن جاء ما وصل كتابك يا فرمات وعندها ظهرت بشارة للورى على الظهور للنور الحق والحكم وازدهرت مكة من يمن حضرته فكاد أن ينطق البكم مع البكم تحولت سنة الجدب إلى الرخص وزاد فيها كثير المال والنعم غاصت بحيرة ساوى عند مولده حكما على انتكاس الروم في العلم وهملت نار دين الفرس إذ خمدت مع وجود جماعات من الخدم وشق أيوان كسرى للدليل على كسر لشوكته في أمة العجم وقد رأى نفسه الركبان من عرب قد عبرت دجلة لجانب العجم وكم رأت أمه أم الهدى علما وكم بدت عندها الأنوار في الظلم وابتسمت شفة الدنيا لمولده والعرش والفرش واللوح مع القلم وكان درا يتيما في المحيط لذا ولد فردا يتيما في كسل يتمي ما وسط من الشيء كان أفرميت لدايقوني بيغمبري خواه صلى الله عليه وسلم براسي مزجيني مجدب بخش بجيهان بدنيا براسي دنيا بونو برامي قورا دنيا مزجيني ومجدر ويتكر تاريكي وظلمة الدنيا بو بنور الروشناي وشراخان ببركتي يمن وبركة نوري بيغمبري خواه صلى الله عليه وسلم دنيا بو باقشي حديقة وقلو قلزارو بونو برام بلابو يوا أو مكة براسي يك بارچ بو بنور وبركة بوني بيغمبري خواه صلى الله عليه وسلم هر أوان تأزاني كرولال بكرولال بزجيني ومجدبا مجديتي مجدي لدايقوني بيغمبري خواه صلى الله عليه وسلم يعني أفرميت أوان خوش بو جوي لدايقوني بيغمبري خواه أوان جويكي واي دروس كرد براسي پرلا قلو قلزارو بونو برامو روشناي نور بركت كرولال أهاتا قو أيو أما ديارة معجزيك روي داوة أما ديارة كاريكي قور الروياوة فلا دايقوني بيغمبري صلى الله عليه وسلم إنجا أو سالة قراني بو بلا دايقوني بيغمبري خواه رحمته فرحيها وهرزاني هات بو بسالي هرزاني مالو سامان زور بو نعمتي خواه زور بو بحيري ساواك شويني فساد بو شويني تاوان بو لنا لولاتي شامة أو بحيرة بلا دايقوني بيغمبري خواه روچو معناه واه بيغمبرك فساد أخلاقي فساد معاملهم إلى نوابات إنجا أما حكم بويك
ئیتر دەسەڵاتی ڕۆم لە عالەما نامێنێت. دینی ئیسلام سەر ئەکەوێ بە سەریانە بالفعلیش وا بوو، بەڵام دوای مسلمانان خۆیان بێغیرەت بوون لایەندا لە دین، وەکو ئیمام عومەر فەرمێت ئێمە پیاوین ئەو ئیسلامە کردینەوە بە پیاو ئەبێ پیاوین بۆ ئیسلامە، بەڵام خەڵق لەو ئیسلامە لایدا ئەمڕۆ زەلیل بەدەستی کافرە. ئەنجا ئەفەرمێت وأهملت نار الدين الفرسي إذ خمدت. ئەفەرمێت بە لەدایکبوونی پێغەمبەری خوا ئاگری فارس کە 1000 ساڵ بوو لە معبەدەکانە ئەگڕا بە هەزاران خەدەم و خزمەکاری هەبوو، نەیانێت ئەو ئاگرە بکوشێتەوە لە شەوی لەدایکبوونی پێغەمبەری خوا بەو هەموو حەدەسەوە بەو هەموو خەدەم و خزمەکارەوە ئاگرەکە کە بۆ کوژایەوە. ئەمە ئاماژە بۆچی؟ مامۆستا ئاماژەیە بەوەی کەوا بەڕاستی دەسەڵات و دینی مەجووس نامێنێت. اینجا ئەفەرمێت لە شەوی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەیوانی قەسرەکانی ئەفەرمێت قەسرەکانی کیسرا 14 دانە تاقی لێ شەق بوو. ئێستش لە سەلمان پاکی بەغایە بڕۆ سەیریکە، ئێستش شوێنی شەقبوونی ئەو قەسرانە دیارە. ئەمە ئاماژە وەچی؟ ئاماژە بە نەمانی دەسەڵاتی مەجووس و کیسرای مەجووس و هەروە هێز و قووەکەی و ئیتر ئێرە ئەبێتە شوێنی مسلمانان و ئیمانداران بالفعلی شوا بوو. حتا ئەفەرمێت و ئەمە ئاماژەش بوو بە خەوی کیسرا خۆی، چونکە کیسرا پێشا خۆی خەوی بینی بوو کەوا کۆمەڵە سوارچاکی عەرەب لە دیلەوە ئەپەڕنەوە یانە وڵاتەکەی ئێوە دەسڵات و تەخت و پەخت ئێوە لەناو ئەبەن. ئەم خۆشی خۆی بینی بووی پێشتر لە خەوا بینیانە و خەویش حجە و بەڵگە و دەلیلە. هەندێک جار مەسەلەی بۆ هەندێک کەس کە عاقڵ بێ و ژیر بێ و دەست وەرگرێت. ئەنجافن و هەروەها ئەم دایکە نازارەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند جار خەوی ئەبینی کە بەڕاستی مژدە و مزیێنان بەم دایکە ئەدا کە دایکی پێغەمبەری هادی و هودایە، ئەیانوت تۆ مژدە بێرێت تۆ دایکی خاتەمی پێغەمبەرانی. ئەنجا چەند جارێک ئەیبینی کەوا عەلەمەکان هەڵکراون لەسەر کەعبە، مەسەلە چەند جارێ ئەیبینی نورێک لە مەشریقەوە، نورێک لە مەغریبەوە، نورێک لە خۆرەڵاتەوە، بەم شێوازە ئاماژە وەکە دەسەڵات و نوری پێغەمبەری خوا ئەگاتە شەرق و غەرب، ئەگاتە دەسەڵاتی ڕۆم و ئەگاتە عەجەمەکان، هەموویان بەڕاستی هێنە ژێر ڕکێفی ئیسلام. ئەنجا خۆشەویستان ئەفەرمێت و کاتێ لەدایکبوونی ئەو پێغەمبەرە نازدارە دنیا دەستی بە پێکەنین کرد، وەک ئەرزم کردن مامۆستا ئەفەرمێت یعنی هەمووی مەجازاتە، هەموو یعنی تعبیل لە خۆشی و شادی ئەکا کە بە لەدایکبوونی پێغەمبەری خوا. تێ معلومی هەموو لایەکمانە هەر بە لەدایکبوونی ئەو پێغەمبەری خوا مەسەلە ئەصحاب الفیل لە ناو چوون وەخوا لە ناوی بردن هاتن کەعبە بڕوخیان کە باسمان کرد شەوەکانی ڕابردوو. ئەفەرمێت عەرش و فەرش و لەوح و قەڵەم هەموو بەڕاستی بۆ لەدایکبوونی ئەم پێغەمبەر نازارە هەموویان دەم بە خەندە بوون، هەموویان دەم بە مزگێنی بوون، هەموویان مژدەیانەدا، هەموویان خۆش و شادیان دەرەبڕی بۆ پێغەمبەرێک کەواکو چۆن دوڕێک لەناو محیطی گەورە تاک بێ و جیاواز بێ لە دوڕەکانی تر، وەکو لە زەریای گەورە دوڕێک دیار بێ. ئەم پێغەمبەرە لە زەریای دنیادا لە بەڕی دنیادا کە لەدایک بوو ئاواکو چۆن ئەو دوڕە بە نرخە لەناو دەریادا بە نرخە ئەم پێغەمبەرە زیاتر بۆ سەر ئەرز و کەون و کائینات و هەموو عالەم بە نرختر و جوانتر دەرکەوت و لەناو هەموو کەسێکا بەڕاستی تامەزۆی دیدن و بینین و دیداری ئەو پێغەمبەرە نازدارە بوون. و چەندەها شتی تریش کە ڕووی داوە، بەڵام ئەم شەو ناتوانین هەمووی باسکەین بۆ شەوانی تری جمعانی تر کە ئەو شێوازەی کە مامۆستا باسی کردو ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە باسی سیرەی پاکی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم. حتا هەر بۆ ئەوەی کە باوکو دایکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەبدولمەطەلیب کە باپیری پێغەمبەری خوایە چەند جارێک لە خەوا مەسەلە مژگێن و مزدەیان پێداوە. ئەم عەبدولمەطەلیبە مەسەلەیەکێک بۆ لەوانە کە لەبەر یومنی پێغەمبەری خوا کە هەڵگری نوتفەی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم، عەبدوڵڵا کوڕی ئەو بۆ عەبدوڵڵاش مەسەڵی باوکی پێغەمبەری خوا هەر لەبەر ئەو نوری بەرەکەتی پێغەمبەری خوا ئاوی زەمزەم لەناو هەموو تایفەکانی قوڕەیشا درابەوان ئەو دۆزیەوە. ئەمە حەدیثی صحیحە و هەروەها لە کتێبەکانی بیدایە و نهاو سێر و لامنوبەلا نەقڵ کراوە. عەبدولمەطەلیب لەناو حیجی ئیسماعیلە خەوی لەکرد و لە خەوا پێیانوت لە فڵانە شوێنە کە حەیوانی تیاسەمە خوێن و پیسەکەی تایە و شوێنانە و هەروەها ئەو شوێنەی کەوا قەلەسپەکە دونکیاداردا ئەوە ئاوی زەمزەم لەوەیە کوێر بووەتەوە. من کاتی خۆی ئاوی زەمزەم کە درا بە دایکی حەزی ئیسماعیل قەبیلەی جورمەکان هاتن، قەحتانەکان عەرەبی قەحتانەکان هاتن و گرتیان حەزی ئیسماعیل هاجر خاتون ئەوانی هێنا بە لای خۆیان ومانە جورهێمەکان زوڵم مستەمیان کرد ئاوەکان پڕ کردووە بیری تریان لێدا
ئەو بیرە ون بوو کێ دۆزیەوە خوا لەبەر بەرەکەتی پێغەمبەری خوا دووبارەوە بە ئیلهام دای بە عەبدولموتەلیبی باپیری پێغەمبەری خوا لە خەوا پێیانوت لە فڵانە شوێنە کە حەیوانوشەکەی تیا سەرەبن خوێن و پیسەکەی تایە ئەو شوێنە قەلەسپەکە دووری تیادا ئەوێ هەڵکەنە ئاوەکەی تایە جا کە ڕۆژ ئەو شوێنەی هەڵکەن لەگەڵ حارسی کوڕیا لەو کاتە یەک لە کوڕەکانی ناوی حارس بوو بیرەکان دۆزیەوە قوڕەیش بوون بە کێشە لەگەڵەنە نابێ ئەو تۆ ئەو منفعەت و قازانجی بخۆیت و بیبیت و ئێمە شەریکین لەگەڵتا عەبدولموتەلیب فەرمی نەخێر خۆم دۆزیمەتەوە وە خۆشم دەسەگرم بەسەریا وە خۆشم خاوەندارەتی لێ یەکەم بوو بە کێشەیان هەموو قوڕیشتان ئەبێ ئێمە بێ سڵح بکەین بڕۆین بۆ لای کێ ئەو کاتە لای کاهینەکانی بەنی سەعد لە وڵاتی شام عەبدولموتەلیب ڕازی نەبوو بەمە بەڵام ئەوان بتپەرز بوون ئەوان وازن لە دینی باو باپیران هێنابوو زۆر بەیان بە زۆر عەبدولموتەلیبیان برد لە ڕێگا توینەتی زۆری بۆ هێنان حتا هەندێک یاندان قەبرەڵەکەین لێرا بمرین و با لە توینەتیا بمرین هەتا بەڕاستی سوڵحمان نەکرێت عەبدولموتەلیب فەرمووی وشترێکی بوو مەسەلەی وتی من لێرە ئیسلاحات دەکەین خوای گەورە ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکە ئەمێ کە شەو خەوتن سبحان الله لە ژێر پێی وشترەکەی عەبدولموتەلیبە لەوێشە سبحان الله کارێزێک تەقی و بیرێک تەقی ئاو هاتە سەرەوە لە خنگێت لە توینەتی ڕزگاریان بوو هەموویان وە یەکجار الله ئەکبەر وەڵای خوا ئەم پیاوەی هەڵبژاردۆن ناو ئێمە کە بەڕاستی بیکا بە خاوەنی بیری زەمزەم ناڕۆین بەلای کاهین واین گەڕانەوە لەولاو بۆ بەکە ئەمە هەمووی ئاماژە بوو بەچی بە لە دایکبوونی پێغەمبەری خوا هەمووی نیشانە بوو بە لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی نیشانەی یمن و بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا ربی خوای گەورە هەموو لایەکمان خۆش بێ هەموو لایەکمان ڕازی بێ لە گوناه و تاوانمان خۆش بێ خوا عاقبەتمان و خێر بێڕی یا ربی خوای دڵدەنومان نورانی کەی بە نووری پێغەمبەری خوا یا ربی خوای گیان ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوە و ماڵۆم داڵمان کەی لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بی لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بی یا ربی خوای خۆمان و باوکو دایکمان بەر شەفاعەتی پێغەمبەر نازدارە بخەی ئەو پێغەمبەرە ناومان تۆمارکە لە دەفتەری خۆیە کە ناوی دۆستانی خۆی تۆمارەکە ئەوانەی کە سڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدەن خوا لەو دۆستانەی پێغەمبەر بین صلی الله علیه وسلم ناومان تۆمارکە شەفاعەتمان بۆ بکە بۆ خۆمان و باوکو دایکمان یا ربی خوایان دەرمان نەکە لە قەبرا فریامان کەوێ لە بەرزەخا فریامان کەوێ لە قیامەتا فریامان کەوێ لە ژێر سێبەری عەرشی خۆتا پەروەردگارە لەگەڵ ئەو پێغەمبەرە و یار و یاوەرانی ئەو پێغەمبەرە و دۆستان و عارفانی خۆتا دامان بێی خوا شیفای جەستە و دڵ و دەروونی هەموو لایەکمان بێی شیفای نەخۆشی ماڵۆمان بێی شیفای نەخۆشەکانی خەستەخانەمان بێی یا ربی خوا ئەوەی منداڵین منداڵی ساڵحی بەرێ ئەوەی هێدی و ساڵحی خوا ئەوەی ساڵحەکەی ئەوەی هێتی و مەفقودە و ناڕەحەتن بە یەکەخوا ئاشتەوای خێدە نێوانیان بە یەکیان شاد کەیتەوە یا ربی خوای وڵاتمان پڕ خێر و خۆشیکەی وڵاتمان هەموو قەیران و ناڕەحەتیەک ڕزگارکەی تووشی قاتی و گرانی و نەکبەتیمان نەکەی تووشی بەدبەختیمان نەکەی یا ربی خوای زاڵم زاڵ نەکەی بەسەرمانە ئەوەی زوڵمان لێکە ئەوەی قوت و نانمانە بڕێ خوای ئەگە شیاوی دادەی دادەی ئەگە شیاوی دادنێ خوای عالیەها سافی لا خوای خۆی و جەژداڵی تەفروت و ناکەی لە کۆڵمانی کەیتەوە یا ربی خوای کوردستانمان پارێزا بکەی لە هەموو نەهامەت و لە هەموو قەیران و لە هەموو فیتنە و لە هەموو شەڕ و خوێن ڕشنێک لە هەموو ئاژا و دووبەرەکیەک خوای ئەمن و ئەمانی زیاترمان بێتێ وڵاتمان زیاتر ئاوادان کەی یا ربی خوای گیان مانکەی بە برایەکتری مانکەی بە دۆستی یەکتری مانکەی بە خۆشەویستی یەکتری نەمانکەی بە دژمنی یەکتری یەکریزی و تەبایی و محەبەت و ڕێز و خۆشەویستی نێوانمانە دروستکەی یا ربی خوای گیان نەدەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ربی خوای گیان دوعاکامان لێ قبوڵکەی بەش شەفاعەت بکە و پێغەمبەرمان بخەی یا ربی خوای ئەوانەیشی کەوا بە کوڵ داوای دوعای خێریان لێ کردوین محتاجن بە دوعای ئێمە خوایە ڕەحم بە خۆیان و خانەوادە و ماڵ و منداڵان بکەی ڕەحم بە ماڵ و منداڵی هەموو لایەکمان بکەی لیباسی ئیمان و حیا و حورمەت و عیزەت بكيت تاج وبرجي هم ولايكمان آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته والفاتحة.